حکمت و دانایی خەڵات و بەخششێکی گەلێک گەورەی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی. قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 269 دا دەفەرمێ يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولو الألباب. بكردي وبكرتي معناي أم آية قرآنية پڕبەرەکەتە ئەمەیە: ئەو زاتەکە الله سبحانه وتعالى حکمت و دانایی دەبەخشێت بە هەر کەس کە بیەوێت و شایستە بێت. جا هەر کەس خوای گەورە بەهرەمەندی بکات لە حکمت و دانایی و کاربەجێیی و شتدانان لە جێی خۆیدا و شیرینکردنی ئاینی خوا لای خەڵکی بە شێوازێکی جوان و ڕێک و پێک، دیارەکە ئەو کەسە خێرێکی گەورە و بەهرەیەکی زۆر نەبڕاوەی پێبەخشراوە. بێگومان هەر کەسانی ژیر و هۆشمەند لەو بەخششە خواییە تێدەگەن و دەزانن کە چەند نیعمەتێکی گرنگ و گەورەیە. ئەمە فەرمایشتی خوای پەروەردگار سبحانه وتعالى. دەفەرمێ یؤتی بەمانای یعطی، واتە خوای پەروەردگار پێت دەبەخشێ. ئەو کەسێک کەوا داناییت هەیە، ئەو کەسێک کە خوای گەورە ڕەحمی پێکردووی ئەم خەڵاتەی پێبەخشیوی دەزانی قسە لە شوێنی خۆیدا بکەی. ئەو بانگخواز و مامۆستا بە ڕێزانەی سەر مینبەر لە مینبەری میحرابی مزگەوتەکانەوە، لەسەر مینبەری مزگەوتەکانەوە سوپاس بۆ خوای گەورە بە دانایی زۆر بە زمانی شیرین ئاینە جوانەکەی خوای پەروەردگار ئاوا بە جوانی دەگەیەنە دڵ و دەرونی خەڵک و خەڵک دڵ و دەرونی ئاو دەدرێ و لە تەنگژە و گرفتی دەرونی باوتارەکانی ئێوە ڕزگاری دەبێت. یعطی ئاگادار بن، ئەمە هی خوایە، بە هی خوای بزانە، با لێت وەرنەگرێتەوە. نەڵێ هی زمان پاراوی خۆمە، نەڵێ هی زیرەکی خۆمە، نەڵێ مێشکم باشکار دەکا، زمانم باش وشەکانی بۆ دێ، زمان زانم. نە، یعطی، ئەمە هەمووی الله سبحانه وتعالى. حکمت بمعنى أتقن، وهي وضع الأشياء في موضعها اللائقة بها. حكمت أويا يعني أتقن وتشتك كالشايستي لم شويندا لشويني قنجاوي خويدا دايني، وتستلزم علما ورشدا. حكمت دوشتي دوية زانست عقل هوش فاميدي. فالجاهل والسفيه لا تأتي منهما الحكمة إلا مصادفة. إنساني نزان، إنساني كودن لروي جنابتان جيلو نفام، إنساني جيلوكا حكمة داناي لسر زماني درناك إلا مقد بدقمن نبي، بدقمن قسيكي لي ببستري قسەکە لە شوێنی شیاوی خۆیدا بێ و جێگەی خۆی بگرێ و ببێتە مایەی حەلکردنی گرفتێک و ڕاوانەوەی گومانێک و دڵخۆشکردنی دڵی خەمبارێک. ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا، أي أعطاه عطاء كثيرا. هەر کەسێک خوای گەورە حکمت و دانایی بداتێ ئەوە خێرێکی زۆر زۆر گەورەی پێبەخشیوە، کەواتە شکری خوای پەروەردگار لەسەر ئەم نیعمەتە گەورە بکە. وما يذكر إلا أولو الألباب. أولو الألباب يعني العقول، أو كساني كواز زور تيجيشتو زور زور جيرو دانان. كواتا العقل ليس هو الذكاء. عقل بريتينيا لزيركي، وليس كل ذكي عاقلا. شرنية هر کەسێک کە زیرەک بۆ ژیر بێ. هیوا هەیە زۆر زیرەکە، بۆ نمونە لە بواری تەکنەلۆژیاکانی سەردەمدا زۆر زیرەکە، لە کۆمپیوتەرە، لە بەکارهێنانی ئەنتەرنێتە، لەم سۆشیال میدیا و ئەوانەدا هەر منداڵکارێکە زۆر زیرەکە، بە تەمەنێکە زۆر زیرەکە، بەڵام ژیر نییە. بۆ نمونە ئەم بابەتە جوانە کە ئەم عیلمە باشەی پێەیە لە خراپەدا بەکاری دێنێ، بۆ بڵاوکردنەوەی خراپە بەکاری دێنێ، بۆ داخستنی دەرگا خێرەکان بەکاری دێنێ. وەنونە چەندین پەیجی وتاری خێر و ئەوانە هەیە ئەم دەچێت ئەوانە دادەخا کەچی دەرگا شەڕەکان لەسەر خەڵک دەکاتەوە. خۆمە زیرەکە، عیلمێکی زۆر باشی پێیە، زۆر زۆر زیرەکە لە بوارەکەی خۆیدا، بەڵام ژیر نییە، چونکە نەبووە دنیای جوانە
کەسایەتێکی پێ دروست بێ و قیامەتی خۆشی پێوێران دەکات. هەیە بازرگانێکی زیرەکە لە بواری ئاڵوگۆڕ و کڕین و فرۆشتندا مێشکی باش کار دەکات، زیرەکە بەڵام ژیر نییە، چونکە بەردەوام بەو زیرەکیەی غەش و فێڵی وا دەکا کە مرۆڤ سەری سۆڕ دەمێنێ. باش ئەمە چۆنی زەفەر پێ بردووە. زیرەک بۆ چۆن دەستی خەڵکی بڕیوە، چۆن بە زمانی لوسی قەناعەتی بەو خەڵکە کردووە پارەیەک چەند ساڵ کۆی کردێتەوە ئا بە مفتی بیخاتە دەستیەوە. بەڵام بڕواتان هەبێ ئەوە ژیر و عاقڵ نییە، ئەوە ئەسحابی عقول نییە، ئەوە دانایی نییە، چونکە لە دنیادا عیبدار دەبێ و لای خوا گونەهباری گەورە دەبێ و لە جەهەنەما خۆی دەبینێتەوە پەنا بەخوای پەروەردگار.